بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزان و خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە پەرتووکی 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا. دانەرەکەی شێخ محەممەد ساڵح المونەجدە، خوای گەورە بیپارێزێت. ئازیزان، لە وانەکانی پێشوو باسی چەندەها هۆکارمان کرد کەوا دەبێتە مایی خوشوع پەیداکردن لە نوێژ، و بەشێکی تری ئەو پەرتووکە لەسەر ئەو هۆکارانە بوو کەوا خوشوع تێک دەدەن ئەبێ ئینسانی موسڵمانی نوێژ خوێن لە کاتی نوێژەکەیە هەوڵ بدات کەوا ئەو هۆکارانە لە خۆی دوور بکاتەوە بۆ ئەوەی نەبێتە مایەی ئەوەی کە خوشوعی نەمێنێ لە نوێژەکەی. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت ئەو هۆکارانی کە ماوە لە پەرتووکەکە، دانەدانە باسییان دەکەین و دەچینە خزمەت هۆکاری 32 تەرکول سەدلی فی السەڵات، واتە جل شۆڕ نەکردنەوە لە نوێژدا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەڕێتەوە بۆمان لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کەوا نەهی کردووە لە جل شۆڕکردنەوە لە نوێژدا. نهى عن السدل في الصلاة وأن يغطي الرجل فاه. أما أو نهي كوا پیغمبر عليه الصلاة والسلام کردوێتی نابێ نوێژ خوێن بەڕاستی لە کاتی نوێژە جلەکەی شۆڕ بکاتەوە. ئەم فەرمودەیەش ئەبوو داود ڕیوایەتی کردووە بە ژمارە 643 لە صاحیحی جامعیشە هاتووە. خەطابی ڕەحمەتی خوای لێبێ فەرمیێ السدل إرسال الثوب حتى يصيب الأرض. سدل معنای چییە؟ واتە شۆڕکردنەوەی جل هەتا بگاتە زەوی، واتە زۆر درێژ بێت. و هەروەها هاتووە کەوا بە شێوەیەکی گشتی السدل منهي عنه مطلقا لأنه من الخيلاء. هەر نەکوو لە نوێژیشە، لە دەرەوەی نوێژیش ئینسانی موسڵمان بەڕاستی نابێت جلی زۆر شۆڕ بکاتەوە بۆ ئەوەی نەچێتە بابی تەکەبڕ و خۆیلا ئەوە لە خۆی بایی بێت. هەندێک کەسێ ئازیزەکانم ینی پێیان شەرمە ئەگەر سونەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەطبیق بکەن، لەبەر ئەوەی ئەو شەرمەیان هەیە تووشی تاوانێکی تر دەبن، ئەوەیە کەوا جلەکانیان شۆڕ دەکەنەوە زیاد لە حەد، وای لێ دێت کەوا بۆ تەکەبڕ و خۆیەلا. جا ئینسان ئەبێ ئاگادار بێت، و ئەگەر لە کاتی نوێژەکەشا بێ ئەوە خراپترە، ئەوە هەڵەکە گەورەترە. ئەمانە هەمووی ئادابە ئەبێ موسڵمان بەڕاستی ڕەچاوی بکات لە کاتی نوێژەکانیە، چونکە ئەبێتە هۆکارێک ئازیزەکانم کەوا خوشوع تێک بدات. ئەو جلوبەرگە ئەگەر درێژ بێت بە شێوازێک بێت، ئیتر ئەو ئینسانە مەشغوڵ ئەبێ پێیەوە، بۆیە ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ و خۆی دوور بکاتەوە لەو نەهی کەوا پێغەمبەر کردوێتی عەلەیهی سەڵات وسەلام، چونکە ئەو کەسە لە بەرامبەر ئەڵڵاه سوبحانە وتەعالا وەستاوە مناجاتی خوای پەروەردگار دەکات، نابێ خۆی مەشغوڵکە بە جلو بەرگەکەیەوە و وای لێ بکات کەوا خوشوعی نەمێنێ لە نوێژەکەی. بەڵێ ئازیزەکانم، اینجا دوای ئەوە ئەم خاڵە
یەکێکە لە سیفاتەکانی جوولەکە کەوا ئەوان ئەنجامی دەدەن و جلەکانیان شۆڕ دەکەنەوە. وار وتراویشە سەدل چییە؟ أن يضع الثوب على رأسه أو كتفه ويرسل أطرافه أمامه أو على عضديه فيبقى منشغلا بمعالجته فيخل بالخشوع بخلاف ما لو كان مربوطا أو مزررا لا يخشى من وقوعه فلا يشغل المصلي حينئذ ولا ينافي الخشوع. يعني هندي جار أمجلو برقاتشي لدكن بێ ئەوەی بڕێن دەسەکانی بکاتە ناو قۆڵەکەیەوە لەسەر سەری خۆی دادنێ یان ئەوەتان لەسەر بڵێن شانی دایدەنێ. ئەمە لە کاتی نوێژە کە کاتێک ئەڕوا بۆ ڕکوع یان بۆ سوجود مەشغوڵی دەکا، یعنی فکری لای ئەوەیە ئایا چۆن بیگرێت نەکەوێت. بەڵێ ئازیزەکانم جا هەر شتێ تریش ئەگەر شتێک ئاوا مەشغوڵی بکە، کڵاوێک بێت، جامانەیەک بێت، لە هەندێک وڵات هەیە سەرکەی غوترەیەک دەکەن، شماغێک دەکەن، ئەوانە هەمووی ئینسان مەشغوڵ دەکات، ئەوەندە خۆی ڕێک دەکات لە کاتی نوێژەکە مەشغوڵی ئەوەیە، بیری لای ئەوەیە، بیری لای خوشوعەکە نییە، بیری لای تەدەبوری ئاەتەکانی قورئان نییە، بۆیە ئەو خوشوعە نامێنێت. ئازیزەکانم جا ئەگەر بێت و جلو بەرگەکە ڕێکوپێک بێت بەسرا بێتەوە و هەروە ئەگەر زنجیری شێ بە زنجیرەکەشی بدرێت، ئەمانە هەمووی هۆکارێکە بۆ ئەوەی ئەو ئینسانە لە کاتی نوێژە مەشغوڵی جلوبەرگەکەی نەبێت. ئەمانە هەمووی چییە؟ منافی خوشوعە. چونکە ئەگەر ئینسان مەشغوڵ بوو بە جلوبەرگەکەیەوە یان هەر شتێکەوە مەشغوڵی بکە، ئەمە خوشوع ناهێڵێت. وهروها ويوجد في بعض ألبسة الناس اليوم من بعض الأفارقة وغيرهم وفي طريقة لبس بعض المشالح والأردية ما يبقى المصلي مشغولا في أحيان من صلاته. أما شكو باس ما انكرد لهندي شون لهندي ولاد أو جلو برقانة هيا كوا إنسان والكا لكاتي نيوجكا مشغول بكات جابوه إنسان أبي خوي بدور بقريت لو شێوازە لە بەرکردنی جلوبەرگەکان بۆ خۆشمان. الحەمدولله جلوبەرگ بۆ پیاوان جلوبەرکی کوردی بەڕاستی بە شێوازێکی تەواو لەبەر بکرێت ئینسان تند دەبێت و ڕێکوپێک دەبێت و زۆر مەشغوڵ نابێت بە جلوبەرگەکەیەوە و هەروەها ئافرەتانش ئەگەر جلوبەرگی شەرعی لەبەر بکەن لە کاتێکا لە دەرەوە بێت لە مزگەوت بێت کەوا ئەو حاڵەتانی کە ڕەوایە بچێتە مزگەوت لەوێ بە جلێکی شەرعی جوان و ڕێکوپێکەوە دوور بێت لە هەموو ناشەرعیەک ئەو جلوبەرگە وای لێ دەکات کەوا مەشغوڵ نەبێ و خوشوعەکەی هەبێ و ئەگەر لە ماڵیشەوە بیکایسە جلوبەرگێک هەیە کە تایبەتە بە نوێشکردن، ئەمە هەمووی وای لێ دەکات کەوا مەشغوڵ نەبێ بە جلو بەرگەکەیەوە. بەڵێ ئازیزەکانم ئەگەر تەماشا بکەین لە بڕگەیەکی تری فەرموودەکە وأن يغطي الرجل فاه، ئەم نەهیە بۆچی هاتووە؟ کەوا ئینسان هەوڵ بدات کاتێک لە نوێژدایە دەمی خۆی داخات. عیلەکە چییە؟ ئەوە هەندێک لە زانایان باسییان کردووە بۆ مەسەلەی نەهیەکە ئەوەیە کە ئینسان نابێت دەمی خۆی داخات، چونکە ئەو کاتە دەبێتە مایەی ئەوەی کە ئەو قیراءەتە ئەو خوێندەوەی قورئانە نەخوێنێتەوە و هەروەها و دەبێتە مای ئەوەی کە لە کاتی کوڕنۆش بردنە، لە کاتی سوژدە بردنە بە تەواوەتی نەیکات. بۆیە نەهیەکە هاتووە کەوا ئینسان نابێت لە کاتی نوێژە دەمی داخات، لە کاتی نوێژە دەمی داخات. خاڵی 33 هۆکاری 33 ئازیزەکانم، ئەم هۆکارە کە هۆکاری 33 لە کتێبەکە باسی تەرک و تەشەبوه بالبەهائیم دەکات، وازهێنان لە خۆچواندن بە ئاژەڵ لە نوێژدا. ئەمە مانای چییە ئازیزەکانم؟ طبعا هەندێک هەیئەت هەیە ئینسان ئەبێ خۆی بە دوور بگرێت لەو هەیئەتانی کەوا خۆی ئەچوێنێت تەشەبوه دەکات بەچی؟ بە ئاژەڵ. چونکە ئەڵڵاه سوبحانەه وتەعالا ڕێزی لە نەوەی ئادەم گرتووە و بە جوانترین شێواز
دروستی کردووە. اینجا بۆیە زۆر عیبە نەشیاوەکەوە ئینسان خۆی بچوێنێت بەچی بە ئاژەڵ لە هەندێک هەیئەتی. ئەم نەهیەش هاتووە کەوا ئینسانی مسلمان لە کاتی نوێژە نابێت خۆی بچوێنێت تەشەبوه بکات بە ئەو شێوازانەی کەوا هەندێک لە ئاژەڵەکان دەیکەن و هەروەها هەندێک حرەکات هەیە جم و جۆڵ هەیە لە نوێژە نابێت ئینسان ئەو جم و جۆڵانەش بکات و وەکو چۆن هەندێک لە ئاژەڵەکان دەیکەن. ئەمەش هەمووی لەبەر ئەوەیە ئازیزەکانم، چونکە ئەو ئینسانە کە کاتێک نوێژ دەکات لە خوشوع دووری دەکاتەوە، لە ملکەچی دووری دەکاتەوە، ئاگای لە نوێژەکە نابێ، ئاگای لە تەدەبوری ئاەتەکان نابێ، ئاگای لە ذیکر و دوعاکان نابێ. بۆیە ئینسان ئەبێت بەڕاستی خۆی بە دوور بگرێت لەو شێوازە کەوا هەندێک کەس وەکو چۆن هەندێک لە ئاژەڵەکان هەیئاتیانەیە، حرەکاتیانەیە، جم و جۆڵیان هەیە، نابێ خۆی بچوێنێ بەوانە، چونکە ئەمە لایق نییە، شایستە نییە بە نوێژ خوێن. ئەوەش نهی هاتووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. نهى رسول الله صلى الله عليه وسلم في الصلاة عن ثلاث: عن نقر الغراب وافتراش السبع وأن يوطن الرجل المقام الواحد كإيطان البعير. أمش أويكوا پیغمبر عليه الصلاة والسلام هەندێک هەیئات و هەندێک ناوی ئاژەڵی هێناوە ئینسانی نوێژ خوێن نابێت وەکو ئەوانە بکات. وەکو چی؟ وەکو دنووکی قەلەڕەشە، چۆن ئەوە دندوکیەدا لە زەویەکە ئینسان نابێت نوێژەکانشی ئاوە بە پەلەپەل بکە و بەو شێوازە نوێژ بکە. وەفتیراش السەبع چییە؟ ئەوەیە کەوا ئەو کەسانەی کە هەندێک جار وەکو چی؟ وەکو ئەو دڕندانە کەوا خۆیان دەچوێنن وەکو ئەو حەیوان و ئاژەڵانە هەیئەتەکەیان وەکو ئەوانە لێکەن، یان هەروەکو لە مانەوەی نوێژیاندا کە چی ئەنجام دەدەن و وەکو ئەوەی کە حوشتر کە دەمێنێتەوە ئەویش وەکو ئەو شێوازە دەکات لەو شوێنە دەمێنێتەوە و شوێنی خۆی ناگۆڕێت، شوێنی خۆی ناگۆڕێ. ئەمەش ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە. وقيل معناه أن يألف الرجل مكانا معلوما من المسجد مخصوصا به يصلي فيه كالبعير لا يغير مناخه فيوطنه الفتح أوشيا فتح الباري فتح الرباني هاتوا. وەکۆتانی ئینسان کە کاتێک ئەچێتە مزگاوت شوێنێک دیاری دەکات، ئیتر ئەو شوێنە وەک چۆن بڵێ تاپۆیە بەو کەسەوە، نایەڵێت کەسی تر بچێتە ئەوێ، هەر لەوێ دەمێنێتەوە. ئەوە بەڕاستی نەهی لێکراوە ئازیزەکانم. ئەو مزگەوتین هەموو کەسێکە، بەتایبەت ئەو کەسانی کەوا زوو دەڕۆن، کاتێک دەڕۆن ئەو شوێنە تەماشا دەکەی گیراوە، کابرا ممکنە دوای چەند دقەیەک بێت بۆ مزگەوتەکە، هەندێک جار قامەتی ژەکرێت لەبەرەوەی کە ئیتر ناسراوە شوێنی فڵان کەسە و شوێن هەروها بە فەراغی دەمێنێتەوە، بەتاڵی دەمێنێتەوە. نابێ ئازیزەکانم ئەو کەسێک کەوا زووتر ئەڕوا حەقی ئەوە، مافی ئەوە کەوا بچێتە سەفی ئەوەلەوە بۆ نمونە. اینجا ئەوە ئەو نەهیە کراوە بەڵێ ئازیزەکانم. و هەروەها هاتووە لە ڕیوایەتی ترە وەکو کەڵەباب یان کەڵەشێر نابێ ئەویش چۆن دندوک دەدا لە زەوی، ئەویش نابێت لە کاتی نوێژ ئەو شێوازە ئەنجام بدات. یان ئەوەتانی هەندێکەیە وەک چۆن بڵێ چۆن سەگێک دوور لە جەنابتان ئفتیراش دەکات یان دائەنیشێت یان پاڵ دەداتەوە، ئەویش لە کاتی هەیئەتە بەو شێوازە. ئەمە هەمووی بۆ ئەوەیە ئازیزەکانم کەوا ئینسانی مسلمان بە جوانترین شێواز بۆستێت لە بەرامبەر ئەڵڵا سوبحانە وتەعالا، بە جوانترین شێواز ڕکوع ببا، بە جوانترین شێواز سوجود ببا، با خۆی بە دوور بگرێت لەو نەهیانی کەوا پێغەمبەر کردوێتی عەلەیهی سەڵات وەسسەلام. و هەروەها وئیلتیفات و کەئیلتیفاتی الثەعلەب، هەر وەکو چۆن ڕێویش زۆر ئەملاو ئەولا دەکات، نابێ ئینسانی نوێژ خوێن ئەویش لە کاتی نوێژەکەیە ئەملاو ئەولا بکات. بەڵێ ئازیزەکانم نابێ ئاوڕ بداتەوە وەکو ڕێوی.
بەڵێ ئازیزەکانم ئەمە ئەو ڕیوایەتەش ئیمامی ئەحمەد ڕیواەتی کردووە وهو في صحيح الترغيب. ئەمە ئازیزەکانم ئەو ئەسبابانە بوو بەڕاستی کەوا باسی ئەوە دەکات کەوا چۆن خوشوعمان بۆ پەیدا بکات ئەو هۆکارانە و هەروەها ئەو هۆکارانەی کەوا ئەبێت ئینسانی موسڵمان نوێژ خوێن خۆی بە دوور بگرێت لێ کەوا خوشوعەکەی نەهێڵێت بەڵێ چونکە مەشغوڵی دەکاتەوە. ئەمەش هەمووی بۆ ئەوەیە کەوا ئەم مەسئلەی خوشوع و ملکەجبوونە لە نوێژە بەڕاستی زۆر گەورەیە. ئینسانی موسڵمان ئەبێ احتیمامی پێ بدات چونکە ئەوە ڕۆحی نوێژەکەیە. ئازیزەکانم باسی مەسەلەیەکی تر دەکات لە کتێبەکە في من كثرت الوساوس في صلاته هل تصح أم عليه الإعادة. ئەو مەسەلەیە ئەوەیە کەوا ئەو کەسەی کەوا زۆر تووشی دڵەڕاوکێ دەبێت تووشی وەسواز دەبێت زۆر لە نوێژەکە ئیتر ئەبێتە وەکو دیاردەیە هەندێک جار لای هەندێک کەس ئەبێتە نەخۆشی هەندێک جار. ئایا ئەم کەسەی کەوا تووشی ئەم دڵەڕاوکێ بووە تووشی ئەم وەسواسە بووە ئایا نوێژەکەی تەواوە یان دەبێت نوێژەکەی دووبارە بکاتەوە. ئەمە باسی ئەو مەسەلەیە دەکات. طبعا ابن القيم رحمەتی خوای لێبێ فەرمێت فإن قيل ما تقولون في صلاتي من عدم الخشوع هل يعتد بها أم لا. آية أواني كوا لنيوجكانيانا خشوعي تيانيا وتوشي أو حالتان بون ضل الراوكي وساوسة آية أما نيوجكي قبولة يعني أبي بيجيرتوا. طبعا وتراوى أما الاعتداد بها في الثواب فلا يعتد بها إلا بما عقل فيه منها وخشع فيه لربه. طبعا للروي ئەجر و پاداشتەوە ئازیزەکانم ئەبێ ئینسان ئاگادار بێت بەڕاستی ئەجر و پاداشتەکەی کەم دەکاتەوە بێگومان هەندێک جار هیچشی دەست ناکەوێت بەڵام وەکو نوێژەکە ئەنجامی داوە. ئەجر و پاداشتەکە بە گۆرەی چییە؟ بە گۆرەی ئەوەیەکەوە ئینسان چنێک ئاگای لە نوێژەکەیە. جا بۆیە ئازیزەکانم خۆشەویستان ئەبێ بەڕاستی ئێمە بەدڵ ئاگامان لە نوێژەکانمان ئەبێ. ئێتو هەر ئەوە گرنگ نییە کەوا بەست نوێژەکە ئەو هەیئات و حرەکاتانەی کەوا لە نوێژە بیکەی قورئان بخوێنی نەزانی چی ئەخوێنی ئینجا دوای ئەوە ڕکوع ببەی نەزانی ئەزکارەکانی ڕکوع چۆنە و هەروە زووش ڕکوع ببەیت و زووش هەڵسیتەوە و هەروە لە سجودیشە زوو یەکسەر سرت دانیت نەتوانین دوو دوعای باش بکەی بۆ خۆت بۆ کەسوکارت بۆ موسڵمانان. باشە ئازیزەکانم ئەمە زوو هەمووی بە پەلەپەل ئاخر ئەمە نوێژ نییە ئەمە بەس ناوی نوێژە کوا ڕۆحی نوێژ کوا خۆشوع. بەڵێ ئازیزەکانم جا بۆیە لێرە تۆ چەندێ ئاگات لە نوێژەکەت بێ بەدڵ لەگەڵ نوێژەکە بێ خۆشوعتە بێ ئەوەندە ئەجر و پاداشت دەست دەکەوێتەوە. بەڵێ ئازیزەکانم ئیبن عەباسیش ڕەحمەتی خوای لێبێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەیسە لەکە من صەلاتیکە ئیلا ما عەقیلتە منها. ئەو نوێژە بەڕاستی تەواو نییە جگە لەوەی کە ئاگات لێ بووە. بەڵێ ئازیزەکانم هەیە بۆ نمونە لە نوێژە ئاگای لە سوورەتی فاتیحەیە بەڵام ئاگای لە سوورەتەکەی تر نییە لە دوای فاتیحە. هەیە لە نوێژە ئاگای لە سوورەتی فاتیحە نییە بەڵام ئاگای لە ڕکوعەکەیە لە نزاکانی ڕکوعە. هەیە ئەوانەی نییە بەس لە سوجودە ئاگای لە سوجودەکەیەتی لە نزاکانی سوجودە و ذیکرەکانە دەیخوێنێتەوە بەڵام ئاگای لە باقیەکانی تر نییە ئاگای لە ئەرکان و واجیبات و سونەن و ئەوانە نییە. اینجا ئەمە بە چەندێک ئاگای لە نوێژەکەی بێ ئەوەنە ئەجر و پاداشی دەسەکەوێ. دلیل و بەڵگە چییە؟ طبعا لە فرمودەیەکی مەرفوعدا هاتووە دەفەرمێ إن العبد ليصلي الصلاة ولم يكتب له إلا نصفها أو ثلثها أو ربعها حتى بلغ عشرها. ئەلەم حەدیسە بەڕاستی ئەوەت بۆ دیاری دەکات یعنی ئینسان چەندێ ئەجر و پاداشی دەسەکەوێت لە کاتی نوێژەکە. هەندێکیان هەیە کەوا نیوەی دەست دەکەوێت هەندێکیان هەیە سێ یەکی دەست دەکەوێت هەندێکیان هەیە چوارێکی دەست دەکەوێت هەندێکیان هەیە دەیەکی دەست دەکەوێت. بەڵێ ئازیزەکانم بۆیە ئەگەر دوو کەس لە مزگەوتا و لە سەفێک شابن پێکەوە بن
تەماشا دەکەی هەیانە 100 دێنێ، هەیانە 190 دێنێ، هەیانە 180 دێنێ، هایانیشە ڕاسب دەبێ. خوا پەنامامدا بۆیە ئەبێ ئاگامان لە نوێژەکانمانە بێت. بەڵێ ئازیزەکانم، اینجا بۆیە سەرفرازی نوێژ خوێن لەکوێیە؟ بە خشوع لە نوێژەکەی ئازیزەکانم. بۆیە فەرمێ فقد علق الله فلاح المصلين بالخشوع في صلاتهم فدل على أن من لم يخشع فليس من أهل الفلاح. يعني تۆ ئەگەر ئەتەوێ لەو کەسانە بیکەوە سەرفرازن لە نوێژەکانیانە، ئەوەی ئەبێت بەڕاستی خشوعت هەبێ لە نوێژەکە. ئەوەشی خشوعی نەبوو، ملکەج نەبوو، دڵی ئاگای لە نوێژەکە نەبوو، ئەوە بەڕاستی لەو کەسانە نییەکەوە سەرفرازن. بەڵێ ئازیزەکانم، اینجا بۆیە ئینسان ئەگەر بێوێت لە سەرفراز بێت ئەبێ نوێژەکەی بۆ شێوازە بێ. بەڵام ئەگەر تووشی دڵە ڕاوکێ و وەساویز بێ، ئەوە ئەجرەکەی لە دەست دەچێت. ئەمما مەسەلەی نوێژەکە أو وكل أحكام الدنيا وسقوط القضاء فإن غلب عليه الخشوع وتيبقات لي وخشوعي شبه. أما طبعا نوجك طواو هيج إشكاليتي كتانية. وأجر هاتو توشي هندك لو دل الراوكي أوشتانش بو أوتشيا أجر نقصشي هبو عاجز كانم بهوي سنة كانوا نوجة سنة كانوا بهوي أذكار كانوا لدواي نوج. ئەمە هەمووی تەواوی بۆ دەکات ئەگەر نەقسێکی هەیە، ئەگەر کەم تەرخەمیەکی هەیە، کەم و کورتیەکی هەیە، ئەوانە هەمووی بۆی تەواو دەکەن. ئەمما ئەو کەسەی کەوا هیچ خشوعی نییە لە نوێژەکەیە و نازانێتیش کوێن نوێژ دەکات، ئەلێرە ڕاجیاوازی هەیە لە نێوان عولەمان. بۆیە فقد اختلف الفقهاء في وجوب إعادتها. يعني ئەم کەسە ئەگەر تووشی ئەم دڵە ڕاوکێ بێ، تووشی وەساوز بێت و ئاگای لە نوێژەکەش نەبێ، نەزانێت چەندێک نوێژی کردووە، چەند ڕکعاتی کردووە و ئایا ڕکوعەکانی تەواوە، سوجودەکانی تەواوە، ئەگەر بەم شێوازە بێ، ئەمە فقەهای ئەم ئومەتە، زانایانی ئەم ئومەتە ڕەحمەتی خوایان لێبێ، ڕاجیاوازیان هەیە ئایا ئەم نوێژە جارێکی تر بکاتەوە یان نوێژەکەی تەواوە و ئیشکالێتی نییە و بەڵام لە ڕووی ئەجرەکەەوە کەمی دەست دەکەوێت یان دەستی ناکەوێت. ابن حامد لە هاوڵانی ئیمامی ئەحمەدە، طبعا ئەم پیاوە بەڕێزە، ئەم زانا بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ، ڕای وایە کەوا ئەبێ نوێژەکە جارێکی تر بیکاتەوە ئەگەر ئەو حاڵەتانی توش بوو. اینجا بۆیە دوو قەولیش هەیە لە مەسەلەی خشوعە کە لە نوێژە و ئەویش هەر لە مەزهەبی ئیمامی ئەحمەدە و لە مەزهەبەکانی تریشە. ئەو دوو قەولەیە ئەوەیە اختلاف في وجوب الإعادة على من غلب عليه الوساوس في صلاته، يعني الوسواس في صلاته، فأوجبها ابن حامد من أصحاب أحمد ولم يجبها أكثر الفقهاء. طبعا وەکو باسمان کرد ئەگەر تووشی دڵە ڕاوکێ و وەساویز بوو لە نوێژە، ئەوە ئیبن حامد ئەڵێ بیگێڕێتەوە و زۆربەی فقەها و زانایان ئەڵێن نابێت بیگێڕێتەوە و نوێژەکەی تەواوە. و بەڵگەیان چییە؟ واحتج بأن النبي صلى الله عليه وسلم أمر من سهى في صلاته بسجدتي السهو ولم يأمره بالإعادة مع قوله إن الشيطان يأتي أحدكم في صلاته فيقول اذكر كذا لما لم يكن يذكر من قبل حتى يظل الرجل ما يدري كم صلى. بەڵێ ئازیزەکانم، ئەگەر تەماشا بکەی بەڵگەیان چییە؟ ئەوانەی کە ئاڵێن نابێ نوێژەکەی جارێکی تر بکاتەوە، بەڵگەیان ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەمری کردووە، فەرمانی کردووە هەر کەسێکەوە هەڵەیەک لە نوێژە دەکات چی بکە؟ دوو سوژدەی سەهوو ببات. پێی نەوتووەکەوە نوێژەکەت جارێک تر بکەرەوە، ئەمری بەوە نەکردووە ئیعادەی نوێژەکەی بکاتەوە. اینجا بۆیە ئەو فەرمودەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمیێ شەیطان دێت لە کاتی نوێژی نوێژ خوێنە،
عزیزەکانم ئەم شەیطانە دوژمنی بەنی ئادەمە، دوژمنی موسڵمانانە. لە هەموو کاتێکا دێت ئینسانی موسڵمان مەشغوڵ دەکات لە خودی نوێژەکەشە کە ئینسان وەستاوە بەرامبەر ئەڵڵا سوبحانە وتەعالە، لەو کاتەش شەیطان دێت وەسوەسە دەکات. باشە بزانە دێت پێی دەڵێ ئوذکر کەذا، مەشغوڵی دەکات، یعنی شتی دێتە فکری و بیر لە هەندێشت دەکاتەوە کەوا لە پێش نوێژەکە بیری لەو شتانە نەکردێتەوە. شەیطان یارمەتی دەدات، شەیطان یارمەتی دەدات. اینجا بەڕاستی ئەگەر هەریچی دەست نەکەوێت وای لێکە حتى يظل الرجل ما يدري كم صلى. سبحان الله ئەوەندە مەشغوڵی دەکات ئەگەر بیر لەو شتانەش نەکاتەوە وای لێ دەکات نازانێ ئەو ئینسانە باشە چەندێک ڕکعاتی کردو لە نوێژەکە، ئایا نوێژە چوارەکانە سێی کردووە، دووی کردووە، چواری کردووە، پێنجی کردووە. شک و گومان دروستەکە لەو کەسەی کەوا لە نوێژدایە. بەڵێ ئازیزەکانم ئینسان بۆیە ئاگادار بێت، ئاگادار بێت کەوا تووشی ئەو هەڵەیەنێت. هەندێک جاریش هەیە سبحان الله ئینسان شتێکی لەبیر دەچێت، بۆ نمونە کلیلێکی لە شوێنێک داناوە، مۆبایلەکەی لە شوێنێک داناوە، جزدانەکەی لە شوێنێک داناوە، نازانین لەکوێیە، نازانین لەکوێیە. بەڵام کە کاتێک کاتی نوێژ دێت سبحان الله ئینسان لە کاتی نوێژە ئەو شتەی بۆ دێت، بیر دەکاتەوە کەوا لەوێ دایناوە. باشە بەڵام ئەوە هەندێک جار ئەوە ڕوودەدات، بەڵام ئەوەی کە هەڵەیە ئازیزەکانم نابێت ئینسان هەر لە بیدایەتەوە ئەگەر شتێکی ئاوهای بەسەر هات، شتێکی ون کردبوو و هەندێک کەسەڵێ کاکە گەر شتێکت ون کردووە بڕۆ نوێژ بکە. ئەوە نابێت ئینسان نوێژ بکاتە هۆکارێک بۆ ئەوی کە شتەکانی لە بیر ببێتەوە. نا، ئینسان کە بڕات نوێژ بکە بڕاستیە بێ هەموو شتێکی لە بیر بچێتەوە، تەنانەت ئەو شتێکی کەوا لە بیری چووە لە پێش نوێژەکە لەکوێ دایناوە هەر لە بیری بکات، لە بیری بکە. ئەوە ئینسان نابێ ئەم نوێژە بکاتە وەسیلەیەک بۆ شتێکی ئاوها. ئەوە غەڵەتە ئازیزەکانم. بەڵێ اینجا بۆیە أفرمي ولكن لا نزاع أن هذه الصلاة لا ثواب على شيء منها إلا بقدر حضور قلبه وخضوعه. أم جور كسانا بنسبة أجر پاداشتكيان بقدر أويك چنك خشوعي تيايا چنك آقاي لنوجك بوا، كما قال صلى الله عليه وسلم إن العبد لينصرف من الصلاة ولم يكتب له إلا نصفها ثلثها ربعها حتى بلغ عشرها. هەروەکو چۆن لە پێشتریش باسمان کرد ئەم فەرمودەیە ئینسان تەماشا دەکەی لە نوێژەکە دەردەچێ و تەواو دەبێ، بەڵام بەنسبەت ئەجر پاداشتەکە و ثەوابەکە یان نیوەی دەستکەوتووە، یان سێیەکی دەستکەوتووە، یان چوارێکی دەستکەوتووە، یان دەیەکی دەستکەوتووە. بەڵێ ئازیزەکانم و ئیبن عەباسیش ڕەحمەتی خوای لێبێ، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ليس لك من صلاتك إلا ما عقلت منها. ئەمەش وەکو پێشتریش باسمان کرد دووبارەی کردوتەوە. بەڕاستی ئینسان کە کاتێک نوێژ دەکات ئەبێ ئاگای لە نوێژەکەی بێ. فليست صحيحة باعتبار ترقب كمال مقصودها عليها، وإن سميت صحيحة باعتبار أن لا نأمر بالإعادة. أولا مدارج السالكين هاتوا لا تواوبوني نوێژەکە بڕاستی ئەوە کەموکورتی تایە، کەموکورتی تایە. بەڵێ ئازیزەکانم ئەمما لە بوونی نوێژەکە وەکو کردوویەتی ئەوە صحیحە، بۆیە ئەمر ناکرێت کەوا دووبارەی بکاتەوە. لە ئەجرەکە کەموکورتی هەیە، ئیتر بەقەدەر ئاگابوونی لە نوێژەکە چەندێک ئەجری دەست دەکەوێت، بەڵام وەکو نوێژەکە ئەمری پێ ناکرێت کەوا نوێژەکە دووبارە بکاتەوە. وقد ثبت عن النبي صلى الله عليه وسلم في الصحيح أنه قال إذا أذن المؤذن بالصلاة أدبر الشيطان وله ضراط حتى لا يسمع التأذين، فإذا قضى التأذين أقبل، فإذا ثوب بالصلاة أدبر، فإذا قضى التثويب أقبل،
حتى يخطر بين المرء ونفسه، يقول اذكر كذا اذكر كذا ما لم يكن يذكر حتى يظل لا يدري كم صلى، فإذا وجد أحدكم ذلك فليسجد سجدتين وهو جالس. ألم فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام كبياني دكابومان لصحيح داتوا اگر هاتو بانگ بيج بانگ دادات بو نوش ام شيطانا راءكات در اچيت لو شونا نامينيت ويتر دنگي شي وديت حتى لا يسمع التأذين بو اوي جوي لبانگ نبيت بويا. سبحان الله هندك لا قوتابیان و شاگردانی شەیطانیش لە ئینسەکان حەزیان لە بانگ نییە و لە دەنگی بانگ نییە، هەر وەکو شەیطان وەکو مامۆستاکەیان. شەیطان زۆر پێی ناخۆشە کە کاتێک بانگ دەدرێت، چونکە ئازیزەکانم وەڵڵاهی ئێمە بیر لە وشەکانی بانگ بکەینەوە زۆر گەورەیە کە بە ئەڵڵاه ئەکبەر دەستی پێ دەکات. بەڵێ ئازیزەکانم و بە وشەی تەوحیدیش کۆتایی پێدێت. و ئەگەر ئێمە بە تەواوەتی بیری لێ بکەینەوە ئەڵڵاه سوبحانە وتەعالە بانگمان دەکات بۆ سەرفرازی، بۆ فەلاح، بەڵێ بۆ نوێژێک کەوا ڕوحت ئاسوودە دەکات، خۆراکێکە بۆ ڕوح بە تایبەت لەم ڕۆژگارە کەوا پڕی فیتنەیە، پڕی لە خۆشەویستی دنیاە. بەڵێ ئازیزەکانم ئەو بانگە بۆ ئەوەیە بۆ مسلمانانە زۆر مەخابن کەوا گوێمان لە بانگ دەبێت و ئیستیجابەی بانگ بێژ نادەینەوە. اینجا بۆیە شەیطان زۆر پێی ناخۆشە. ئەگەر تەواو بوو جارێتر هەدێتەوە، چونکە شەیطان ئەوە ئیشێتی، شەیطان تووشی یەئس نابێت، ئەوە ئیشێتی، ئەوە بەرنامەیەتی ئازیزەکانم. حتا ئەتباعی شەیطانیش بۆ بڵاوکردنەوەی کوفر و مەعاسی و فوجور ئەوانیش سەرەکەی شەو و ڕۆژ هەوڵ دەدەن. زۆر مەخابن جێی داخەکەوە مسلمانان ئەوان تووشی سارد بوونەوە ببن و هەوڵ نەدەن کەوا ئەو دینە جوانە بڵاو بکەنەوە، شەو و ڕۆژ لە خزمەتی دینی ئیسلاما بن، شەو و ڕۆژ ئەو ڕووناکیە بڵاو بکەنەوە کەوا تاریکی ئێوێ دنیا داپۆشێت. بەڵام کۆمەڵێک هەر هەن کەوا لەسەر حەقن، هەوڵی ئەوە دەدەن کەوا ئەو ئیسلامە جوانە دائیمەن بە بەردەوامی بڵاوی بکەنەوە و ببنە هۆکارێک بۆ ئەوەی ئەو خەڵکەش لە تاریکی دەرهێنن بۆ ڕۆشنایی ئیسلام. شەیطان جارێکی تر دێتەوە، چونکە ئیش ئەوەیە کە تەشویش دروستکە. فإذا ثوب بالصلاة أدبر، جارێتر ئەگەر قامەت کرا، ثویبە بە معنای قامەتکردن دێت، ئەگەر قامەت کرا بۆ نوێژ ئەدبەرە هەم ڕادەکات، جارێکی تر ڕاکە. فإذا قضى التثويب أقبل، جارێتر هەم دێتەوە کە قامەت نەما جارێتر دێتەوە. حتى يخطر بين المرء ونفسه، ئینسان کە کاتێک ئەچێتە ناو نوێژەوە تر سبحان الله تووشی وەسوەسەی دەکات، تووشی ئەوەی دەکات کەوا بیر لە شتەکان کاتەوە، ئەڵێ بیر لەوە بکەرەوە، بیر لەوە بکەرەوە. سبحان الله اینجا وای لێ دەکات هەتا ئەو کاتێک کە نەزانێت چەند ڕکعاتی کردووە، تەشویشێکی مزعیجی بۆ دروست دەکات. بەڵێ حتى يظل لا يدري كم صلى، تا ئەو کاتەی وای لێ دێ نازانێت چەندێک نوێژی کردووە، چەند ڕکعات نوێژی کردووە. فإذا وجد أحدكم، أمش علاجكي پیغمبر صلى الله عليه وسلم أم چارەسەرە جوانەی داناوە. ئەگەر هات و تووشی ئەوە بووین نەمانزانین چەند ڕکعاتمان کردووە و هەڵەیەکمان کرد لە ناو نوێژە، دوو سوژدەی سەهو ببین. بەڵێ ئازیزەکانم قالوا فأمره النبي في هذه الصلاة التي قد أغفله الشيطان فيها. أما أو كسي أجر هاتو توشي أو حارة بوت، چونك الشيطان بآقاي كردوا توشي أو حارتي كردوا، نازاني چند ركعاتي كردوا. أوش علاجك كوا أجر توشي أو حارة بوين نما زاني سيان مان كردوا، چوار مان كردوا، پينج مان كردوا، ركوعك مان لدست شوا، سجودك مان لدست شوا، يعني شتيك بوا ئەمانەی تێر بەس ڕوکنەکان نەبێ. بەڵێ ئازیزەکانم ئەبێ ئینسان ئاگادار بێ ئەگەر تووشێکی هەڵەی ئاوها بوو ئەوە سوژدەی سەهو بە و
پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی پێ نەکردووە و کەسا گەر تووشی حاڵەتێکی ئەوە بوو نوێژەکەی دووبارە بکاتەوە. ئەگەر نوێژەکە باتڵ بێ ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بێگومان بەو کەسەی دەوت کەوا نوێژەکەت باتڵە، ئەمە نوێژە، ئەمە وەکو شتێکی تر نییە، عیبادەتە، پێی دەفەرموون نوێژەکەت دووبارە بکەرەوە. بەڵێ ئازیزەکانم، و ئەمەش نهێنی ئەو دوو سوژدەیە، سوژدەی سەهو، ئەمە بۆ ئەوەیە چییە؟ شەیطان زەلیل دەکات، شەیطان ملشۆڕ دەکات. بەڵێ ئازیزەکانم، بۆیە فەرمی قال وهذا هو السر في سجدتي السهو ترغيما للشيطان في وسوسته للعبد وكونه حال بينه وبين حضور في الصلاة. چونك أو الشيطان وساوسي شيطان واي كردو كواو إنسان آقاي لنوجكي نميني بودو سجديا واي لدكات كوا سرشوري بكا إذلالي بكات. بلي أنوكو چون يكي كوا سر بكات ناو خولاو زليلي بكي ئەوەش شەیطانیش بەو دوو سوژدەیەش ئازیزەکانم زۆر زۆر پێی ناخۆش دەبێت. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناوی لەو دوو سوژدەیە بردووە ئەلموڕەغیمەتەین. ئەوە لە مەدارج السالیکین هاتووە کەوا شەیطان ملشۆڕ دەکات، لوتشۆڕی دەکات و زەلیلی دەکات. فەین ئەڕەدتم وجوب الئیعادە، ئەگەر هاتوو ئەگەر ئەو کەسێ بوێت جاری تر ئەو نوێژە دووبارە بکاتەوە بۆ ئەوەی ئەجرەکانی دەستکەوێ، ئەوە دەتوانێت تووشی ئەو حاڵەتە بووە، بەڵام ئەو حاڵەتە وای لێ نەکا ئەزیزەکان ببێتە نەخۆشی. ئیتر ئەم پیاوە یان ئەم ئافرەتە تووشی وەسواس بێت، دایمەن هەر لە نوێژە بێت نوێژەکەم بەتاڵە، نوێژەکەم بەتاڵ بووە، نوێژەکەم دروستە، دروست نییە. ئیتر هەر نوێژەکانی بکاتەوە، ئەمە بێتە حاڵەتێکەوە ئینسانە بێ ئاگادار بێت، چونکە شەیطان حەزیشەکە ئەو ئینسانە تووشی ئاوا تووشی وەسوەسەی بکات، دڵە ڕاوکێ بکە. بەڵێ ئەبێ ئاگادار بێ. بەڵێ ئازیزەکانم، ئەگەر نوێژەکەشی کرد تووشی ئەو شتانەش بوو، ئەو ئەگەر لە ئەجرەکەشی کەم بێتەوە، بەڵام نوێژەکەی دروستە. بەڵێ ئازیزەکانم، چونکە ئەگەر ئاوها بێت أبي إنسان أقدار بها. وإن أردتم بوجوبها أن نلزمه بها ونعاقبه على تركها، يعني أقر بلين إيما واجب أبي إعادي بكاتو دعاء بستزاب بدري لسر نكردني أمش براستي بچێتە بابی ئەوەوە کە نەیکردووە، ئەبێتە بابی ئەوەی کە تارک الصەڵاتە. ئەمە ئەم ئەحکامانە لەسەر ئەو کەسە جێبەجێ نابێت. ئەڵێ فەلا وهذا هو أرجح القولين والله أعلم. أمش براستي أويك أو نوجا دروستە و ئیعادە ناکرێتەوە، بەڵام ئەجرەکەی ثەوابەکەی وەکو باسمان کرد بە پێی بەڵگەی فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندێک ئاگای لە نوێژەکە بووە و دڵی لای نوێژەکە بووە و خوشوعی تیا بووە، ئەوە بەقەدەر ئەوە ئەجر و پاداشی دەسەکەوێ. ئازیزەکانم، دەچینە خزمەت کۆتایی ئەم پەرتووکە خاتیمەکە. باسی چەند خاڵێکمان بۆ دەکات، دەچینە خزمەتی. مەسەلەی خوشوع ملکەجبوون لە نوێژە بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گرنگە ئازیزەکانم. بۆیە ئەبێ ئینسان هەوڵ بدات خۆی ڕاهێنێت لەسەری کە ئەو خوشوعی دەستکەوێت لە نوێژەکانە. ئەمەش بۆ ئەو کەسەیە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا تەوفیقی دابێت، خوای گەورە یارمەتی دابێت. و بێبەشبوونیش لە خوشوع بەڕاستی کارەساتێکی گەورەیە، موسیبەتێکی زۆر زۆر گەورەیە. ئینسان ئەبێ ئاگادار بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە دوعاکان و نزاکانی دەیفەرموو اللهم إني أعوذ بك من قلب لا يخشع. خوای پەنات دەگرم بە تۆ ئەی پەروەردگارە لە دڵێک کەوا خوشوعی تیانە، لە دڵێک کەوا ملکەچی تیانە. ئازیزەکانم، با ئێمەش ئەم دوعایە بکەین. واللهی ئەمڕۆ ئەوەندە شتی نامۆ، ئەوەندە شتی سەیر و سەمەرا، ئەوەندە فیتەن، ئەوەندە تاوان دێتە سەر دڵەکان. ئەگەر ئاگادار نەبین، دڵەکانمان خاوێن نەکەینەوە، دڵەکانمان ڕۆشن نەکەینەوە بە تاعەت، بە جێبەجێکردنی فەرمانەکانی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، بە جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو دڵەمان ڕەش دەبێت، ئەو دڵەمان خوشوعی تیا نامێنێت. بەڵێ ئازیزەکانم، بۆیە ئەبێ ئەو دوعایە بکەین، فێری بین،
کورتە با لەبەری بکەین اللهم إني أعوذ بك من قلب لا يخشع ئەی پەروەردگارە ئەی الله یا رب العالمین پەنا ئەگرین بە تۆ لە دڵێکەوە خوشوعی تیانە لە دڵێکەوە دوورە لە خوشوعەوە. ئەمەش ئیمامی ترمذی ڕیوایەتی کردووە لە صحیحی سنەنی ترمذیش هاتووە. اینجا خاشعەکان ئەوانەی کەوا ملکەچن لە نوێژە بەڕاستی پلەیان هەیە دەڕەجاتن. خوشوع لە کردەوەکانی دڵە ئازیزەکانم یەزید وەینقوس زیاد دەکا و کەم دەکات. اینجا بێ ئێمەی موسڵمان ئێمەی نوێژ خوێن بزانین بەچی خوشوعمان زیاد دەکات. ئازیزەکانم باوەکو بازرگانێک بیرکەینەوە بازرگانێک چۆن هەوڵ دەدات کەوا قازانج بکات لە ئیشەکەی ئێمەش با هەوڵ بدەین بزانین چۆن ئەم خوشوعەمان زیاد دەکات ئەم خوشوعە بەدەست دێنین و هەروە ئاگاداریش بین ئەم خوشوعە چۆن کەم دەکات. اینجا بۆیە هەیە تەماشا دەکەی واللهی ئەوە ئەبێ غیبتەیان پێ ببین نەکو حەسوودی غیبتەیان پێ ببین وەک چۆن بڵێ ئەو نیعمەتەی لای ئەو کەسانە هەیە بۆ ئێمەش بێ و نیعمەتەکەی لای ئەویش بمێنێتەوە ئەوە غیبتەیە. واللهی هەیە وا لە نوێژە ئیتر بیر لە دنیا ناکاتەوە وەکو باسمان کرد لە بڕگەیەک لەو کتێبە کە سەلەفی ئومەتە چۆن بوونە لە کاتی نوێژەکانیان. ئازیزەکانم خەڵکی واش هەیە کە کاتێک ئەچێتە ناو نوێژەکەەوەی تر خۆی دابچڕێنێت لە دنیا لە خۆشەویستی دنیا لە بیرکردنەوە لە دنیا هەیە دەکات چۆن بڵێ حەلحەلەی ئاسمان لە خوشوعەکەیە. بەڵێ وهەشە سبحان الله لە نوێژەکە دەرەچێ واللهی نازانێت چی نوێژێکی کردووە واللهی نازانێ ڕکوعەکەی چۆن بووە سوجودی چۆن بووە ئایا ئاەتەکانی خوێندووە نەخوێندووە سوورەتی فاتیحای خوێندووە نەخوێندووە ئەوەندە مەشغوڵی دنیاە ئەوەندە مەشغوڵە کەوا بیر لەم دنیاە دەکاتەوە ئەوەندە ئیشی زۆرە. عەزیزەکەم ئەمەش ئیشێکە لە ئیشەکان کەوا خۆراکێکە زادێکە بۆ تۆ بۆ من کە کاتێک ئەچینە نوێژ کە مناجاتەکەین لەگەڵ الله سبحانه وتعالى با بەو شێوازە بین با خوشوعمان هەبێ لە نوێژەکان با بە خۆمانە بچینەوە کەمێک گرنگی بەم نوێژە بدەین هەر ئەوە نەبێ وەکو کابرا عەرەب ئەڵێت سەڵی وان تەماشی هەر چۆن ڕێک دەکەی یەکسەر ڕێ دەکەیت و بەڕێوە نوێژەکەت دەکەیت و نازانی چی نوێژەکەت کردەوە با بۆ شێوازە نەبین. ئازیزەکانم کابرا دێتە مزگەوت دەرەچێ نازانێت چی کردووە چەنێ نوێژی کردووە بیری یەکسەر دوای ئەوە هیوامانەیە لە نوێژەکەیە کەس ئیمام سەلامی داوە سبحان الله یەکسەر دەسەبا بۆ گیرفانی و سەیری مۆبایلەکەی دەکا یخۆ ئەزکار ناخوێنێ سەیری فەیسبووکەکە سەیری ئەخبار دەکا. ئازیزەکەم جارێ دانیشە تو ئەزکارەکانت بخوێنە خوشکانی ئیماندار ئێوەشکە لە ماڵەوەن بەو شوازە مەبن یەکسەر ڕاکەن بۆ لای مۆبایلەکانتان خۆتان مەشغوڵکەن بزان لە سناپچات چی هاتووە لە تیکتۆک چی هاتووە. عەزیزەکانم ئەوە هەموو شتێک کاتی خۆی هەیە ئەمە کاتی نوێژە لە دوای ئەوەی ممکنە لە ناو نوێژەکە کەم و کورتیت هەبێ ئێ بە ئەذکارەکان بە سونەنەکان ئەوە بە جەبری ئەو نەقسە بکەین ئەو کەم و کورتی بکەین کەوا لە نوێژەکان هەمانە. اینجا بۆیە ئەگەر تەماشای خەڵکی بکەین لە کاتی نوێژە ئەبنە 5 بەشەوە. بەشی یەکەمی ئەوەیە بەڕاستی ئەو کەسە زوڵم لە خۆی دەکات زیادە ڕەوی دەکات ئەوەیە کەوا لە کاتی دەستنوێژە نەقسی هەیە کەم و کورتی هەیە لە کاتی نوێژکردنە سێرەکەی هەیە بانگ دەدات خەریکی ئیشەکەیەتی دەی هەتا ئەو نوێژەکەی تر یەکسەر زوو دەڕات تووشی ئەو پەلەپەلەیە دێت اینجا بۆیە خوشوعشی نامێنێ و ئەو کەسە بەڕاستی ئەو زوڵم لە خۆی دەکات و هەروەها هەیە تەماشا دەکەی لە سنوورەکانی نوێژ لە ئەرکانەکانی نوێژ لە واجباتی نوێژ کەم و کورتی هەیە. دوام من يحافظ على مواقيتها وحدودها وأركانها الظاهرة ووضوئها هەیە پێچەوانەی ئەوەیە ئەمە پارێزگاری لە چیەکات لە کاتی نوێژەکە لە سنوورەکانی نوێژەکە لە ئەرکانی لە واجباتی لە دەستنوێژە لكنه قد ضيع مجاهدة نفسه في الوسوسة. بەڵام یەکشت هەیە کەوا ئەو شتەی نەکردووە ئەویش ئەوەیە جیهادی نەفسی خۆی بکات بۆ ئەوەی ئەو دڵە ڕاوکێ و وەسوەسەیە لە خۆی بە دوور بگرێت کەم تەرخەمی دەکات لەوە.
ئەیتر بۆیە لەگەڵ ئەو وەسوەسەیە لەگەڵ ئەو بیرۆکانەی کەوا دێتە بیری لە کاتی نوێژە سبحان الله هەیە نەخشەدا ئەنات هەیە پلاندا ئەنات هەیە سبحان الله وەک چۆن بڵێ ئیتر گیشەکانی بۆ دێت لەوێ دەینووسی و لە دوای نوێژەکە یەکسەر کە سەلامی دایەوە چی ئەگەر فەردی بێت وەکو تاک نوێژی کردبێ یان لە دوای ئیمامەوە نوێژی کردبێت لە مزگەوت بە جەماعەت سبحان الله دوای ئەوە یەکسەر شتەکانی بۆ دێت و جێبەجێ دەکات لە هەمووی لە نوێژا بۆی دێت ئەمەش بەڕاستی مرتبەی دووەمە. سێیەم من حافظ على حدودها وأركانها وجاهد نفسه في دفع الوساوس والأفكار ئەمە پێچەوانەی کەسی دووەمە بەڵام چییە فهو مشغول بمجاهدة عدوه لئلا يسرق صلاته فهو في صلاة وجهاد بەڵام ئەم کەسە لە جیهاددایە بۆ ئەوەی تووشی ئەو دڵە ڕاوکێ و وەساویسانە نەبێت بەڵێ ئازەکانم بۆ ئەوەی دزی لێ نەکرێت لە نوێژەکانیە شەیتان وای لێ نەکاتکەوە لە هەندێک ئەوانەی کە واجباتی نوێژە ئەوانەی کە سنوورەکانی نوێژە ئەوە چییە لێ نەدزرێت ئەمە بەڕاستی لە نوێژدایە و لە جیهاددایە. چوارەم ئازەکانم ئەوەیە کە من إذا قام إلى الصلاة أكمل حقوقها وأركانها وحدودها ئەمەیە کەوا بە تەواوەتی حەقی نوێژەکە دەدات مافی نوێژەکە دەدات ئەرکانەکانی نوێژەکە جێبەجێ دەکات واجباتی و سننی واستغرق قلبه مراعاة حدودها وحقوقها لئلا يضيع شيئا منها وضلش ئاگای لەوەیە بۆ ئەوەی بۆ هیچ شتێکی لە دەست نەچێت و هەموو غەمی ئەوەیە کە هەمووی لە لای ئەوەیە کە چۆن نوێژەکەی بە تەواوەتی بکات ئیقامە بکات نەکو ئەدا جیاوازی هەیە لە نێوان ئیقامە و ئەدا ئیقامە ئەوەتانێکەوە تۆ پارێزگاری لە حدودی بکەی و لە ئەرکانەکانی واجباتی دەستنوێژت تەواو بێت لە کاتی نوێژەکە ئاگات لێ بێت دڵت لە لای نوێژەکە بێت خۆشوعی تیا بێت بەڵێ ئازەکانم ئەمە ئیقامەیە کەما ينبغي وإكمالها وإتمامها ونقصانی تیانە بێ و بە تەواوەتی نوێژەکەی بکە قد استغرق قلبه شأن الصلاة وعبودية ربه وتعالى فيها ئەمە دڵی مەشغوڵە بەچی بە پەرستشەوە لەگەڵ الله سبحانه وتعالى ئاگای لە نوێژەکانە. بەڵێ ئازیزەکانم بەڵێ ئازیزانم دەچینە سەر خاڵی پێنجەم یان کەسانی پێنجەم کەوا چۆنن لە نوێژە. دەفەرمێت من إذا قام إلى الصلاة قام إليها كذلك ولكن مع هذا قد أخذ قلبه ووضعه بين يدي ربه عز وجل ناظرا بقلبه إليه مراقبا له ممتلئا من محبته وعظمته كأنه يراه ويشاهده وقد اضمحلت تلك الوساوس والخطرات. ئەم خاڵە یان ئەم کەسانە ئازەکانم بەڕاستی ئەو کەسانن کەوا خۆیان یەکلا کردوتەوە بۆ نوێش خۆیان ئامادە کردووە بە تەواوەتی بۆ نوێش. بەڵێ ئازەکانم ئەم کەسانە دڵیان لە لای نوێژەکەیە دڵیان داناوە لە بەردەم الله سبحانه وتعالى و هەروە نوێژەکەن کە الله سبحانه وتعالى ببینن ئەگەر ئەوان ئەڵڵاش نەبینن الله سبحانه وتعالى دەیان بینێت ئەوەش مرتبەی ئیحسانە ئازیزەکانم. چاودێری هەموو حەرەکات و سەکەناتی دەکات کەوا بۆ خوا بێت ئەرکانەکانی نوێژ واجباتی نوێژ سونەنی نوێژ هەمووی جێبەجێ دەکات و خۆی بە دوور گرتووە لە هەموو ئەو دڵە ڕاوکێ و وەساویسانە هەر پوچخەڵی کردوتەوە و ئەو حیجابەی کەوا لە نێوان خۆی و خوایە لای بردووە. ئینجا بۆیە ئینسانەکە ئەو نوێژ خوێنە چێژ لە نوێژ ئەبینێت لەذەت لە نوێژ ئەبینێت. بەڵێ ئازەکانم ئەمەیە ئەو کەسەی کەوا بەڕاستی لە قیمەیە لە لووتکەیە بەس مەشغوڵە بە الله سبحانه وتعالى چۆن خوای گەورە لە خۆی ڕازی کات چۆن نزیک ببێتەوە لە الله سبحانه وتعالى. ئەمانش ئازیزەکانم ئەم بەشانش هەر لە وەکو چۆن لە وابل الصەیب هاتووە ئەڵێ بەشی یەکەم
ئەوە سزا ئەدرێت، چونکە ئەو کەسە بەڕاستی ئاگای لە نوێژەکە نییە. ئەگەر سزاکەشی ئەوە بێکەوە هیچ ئەجر پاداشێکی دەست نەکەوێ، واللهی ئەوە بێ بەشە. واللهی ئینسان بڕوا شتێ بکات و بێبەش بێ، مایە پوچ بێتەوە، زۆر جێی نەدامەتە. کەسی دووەم محاسبە دەکرێت. بەڵێ ئازیزەکانم، کەسی سێەم ئەڵڵا سوبحانە و تەعالا لێی خۆش دەبێت. کەسی چوارەم ئەجر و پاداشتی هەیە. کەسی پێنجەم ئەو کەسەیەکەوە لە ئەڵڵا سوبحانە و تەعالا نزیک دەبێتەوە. اینجا ئێمە با لەو کەسانە بین کەوا هەم ئەجر و پاداشمان دەستکەوێ و هەروەها بەوەش ڕازی نەبین لەو کەسانە بین کەوا نزیک دەبینەوە لە ئەڵڵا سوبحانە و تەعالا، چونکە ئەو کەسانە نوێژ گرنگکەی چاویانە. ئازیزەکانم، ئەوەش ئەگەر کەسێک بەو شێوازە بوو بەڕاستی بەختەوەرە، بەڕاستی ئاسوودەیە لە دنیا. ئینسان با کارێک بکات، ئەو کارش بەڕاستی پارەی تێناچی. ئازیزەکانم، ئەمڕۆ لە دنیای مادیاتە ئەژین، هەموو شتێکمان پەیوەست کردووە بە پارەوە. تۆ چی تێ ئەچێت یا من چی تێ ئەچێت ئەگەر بچم دەستنوێژێکی جوان و پخۆت بشۆم، خۆم ئامادە بکەم بۆ نوێژێک کەوا لیقای لەگەڵ ئەڵڵا سوبحانە و تەعالا، مناجاتەکەم لەگەڵ ئەڵڵا سوبحانە و تەعالا، با ئەو نوێژە بێتە گلێنکەی چاومان، زۆر خۆشەویست بێ لە لامان. ئازیزەکانم، بەڵێ ئازیزەکانم، ئیتر ئەگەر بەو شێوازە ئێمە لەگەڵ نوێژەکە مامەڵەمان کرد، ئەوە لەو کەسانە بین کەوا نزیکین لە ئەڵڵا سوبحانە و تەعالا. ئەڵڵا سوبحانە و تەعالا ئەو کەسانەی خۆش دەوێ. ئەڵڵا سوبحانە و تەعالا ئەو کەسانە یارمەتی دەدات. ئەوەش هیچی تێ ناچێ. ئازیزەکانم، وەکو باسم کرد، بەخوا پارە و پولی تێ ناچێت. هەندێک کاتی دەوێت، بەڵام ئەو کاتە ئەبێ خۆت یەکلا بکەیتەوە بۆ ئەو نوێژە، بۆ ئەوەی ئەو خوشوعە پەیدا بێ لە نوێژ، ئەو ڕوحە لە نوێژە هەبێ. ئەگەر ئەوە نەبێت، ئیتر ئەچینە ئەو بەشانی کەوا باس کرا، ئەو خەڵکە بەو شێوازەیە لە نوێژە. با ئێمە دائیمەن هیممەتمان بەرز بێ، دائیمەن داوای شتی گەورەتر بکەین. هەر لە بەهەشتیشە ئازیزەکانم کەوا ئینسان داوا دەکات خوای گەورە بخاتە باشتەوە، داوای فیردەوس الأعلا بکات لە باشتە. بڵێ خوایە بکەیتە خاتر ناوە جوانەکانت، فیردەوس الأعلامان پێبەخشی، کەوا پلەیەکی زۆر و شوێنێکی زۆر بەرزە لە بەهەشتە. بەڵێ ئازیزەکانم، ئینسان بەو شێوازە بێت. جا ئێمە ئەم نوێژە لەگەڵمانە، ئەم نوێژە دەیکەین، ئەم نوێژە فەرزێکە لە سەرمان، لەسەر شانمانە. با حەقی خۆی بدەین، با مافی خۆی بدەین، با کاتێکی بۆ تەرخان بکەین، خۆمان بە دوور بگرین لە وەساویسی شەیطان، خۆمان بە دوور بگرین لە مەشغەڵەتی دنیا، چونکە ئەبێتە خۆراکێک بۆ ئێمە. ئازیزەکانم، با ئێمە هەوڵ بدەین کەوا لە نوێژەکانمانە خوشوعی تیا بێت، بۆ ئەوەی ئەڵڵا سوبحانە و تەعالا لە خۆمان ڕازی بکەین. لە کۆتایی پەرتوکەکەش شێخ خۆی بۆ خۆی دوعا دەکات، ئێمەش ئەو دوعایە دەخوێنینەوە، بەڵکو ئەڵڵا سوبحانە و تەعالا ئەو دوعایە گیرا بکات. دەفەرمێ وەختاماً أسأل الله عز وجل أن يجعلنا من الخاشعين وأن يتوب علينا أجمعين وأن يجزي بالخير من ساهم في هذه الرسالة وأن ينفع من قرأ فيها آمين والحمد لله رب العالمين. أو دعاي دانري كتابك يا شيخ محمد صالح المنجدة خواي گەورە بیپارێزێت، ڕزگاری بکات لەو مصیبەتەی کە تێیدایە، و دوعا دەکات ئەڵێ لە کۆتایە داواکارین لە خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێتکەوە خوشوعیان هەیە، خاشعن لە نوێژەکانیانە و لە گوناحەکانمان خۆش بێ و تەوبەمان قبول بکە و پاداشتی خێری ئەو کەسانش بداتەوە کەوا ئەو پەرتوکە ئەو نامێلکەیە بڵاو دەکاتەوە یان دەیخوێنێتەوە، یان ئێمە لێرە کەوا تۆمارمان کردووە دەیبینن دەیبیستن دوعای خێر بۆ شێخ بکەن، دوعای خێریش بۆ برای بەڕێزمان ئەوەی کە لە پشتی کامیراوە حەز ناکە ناوی بێنم، ئەویش کە ئەو چەندوانەی تەزیل کردو و تۆماری کردووە، خوای گەورە پاداشی خێری ئەویش بداتەوە، خوای گەورە پاداشی خێری ئێوەش بداتەوە، کەوا گوێبیستی ئەو وانانە دەبن و هەمومان ئازیزەکانم ئەوەی کە گرنگ بێت ئیشی پێ بکەین. من هەر لە خۆمەوە دەستی پێ بکەم
کەوا هەوڵ بدەم خوشوع هەبێ لە نوێژەکان ئەو هۆکارانە کەوا 33 هۆکارە و دابش کرابوو بۆ ئەوانەی کە خوشوع زیاد دەکات دەبێتە مای ئەوەی کە خوشوع هەبێت لە نوێژە و هەروەها ئەو هۆکارانش کەوا دەبنە مای ئەوەی کە خوشوع نەمێنێت و ئینسان مەشغوڵ کات لە نوێژەکان خۆمان بە دوور بگرین لێ بەو شێوازە نوێژێک دەکەین واللهی تام لەو نوێژە دەکەین واللهی زیاتر نزیک دەبینەوە لە الله سبحانه وتعالى داواکارم لە خوای پەروەردگار ئەو ئیشەمان لێوەربگرێت وخالصا مخلصا بۆ الله بێ سبحانه وتعالى خوای گەورە پاداشی خێری هەمولایەک بداتەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.